الحمد لله رب العالمين، نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، بردوامين لو آداب آكاراني كوا بيبيست طالب علم بقرية بر ولخويا برجستي بكا بو أوي كوا داوا كردني زانستي شرعيكي بشويكي تندرست ودرست بيت بو شوي بيكوا استفادي ليبكا خويو چوار دوركي. لبابتي شينويا مؤلف سرباسي شترديني بناونشاني الإرادة باب الوصول إلى العلم، ويستو مبستو آرزو. أو كاريكي زور گرنگا، خطوة هنگاويكي زور گوريه بو أويكوا إنسان بقى بو علم زانسوزانياري كوا مبستيتي. هموش تيگا گر إنسان خواستي لسر نبت، آرزوي نكات، اشتهاي أوشتا نكات، مەبەستی نەبێت کە جێبەجێ بکە وەک پێویست استیفادە لەو شتە ناکا. جا بۆیە علمی شەرعیش ئەگەر بێت و طالبی علم لە سەرەتاوە ئارەزووی نەکا، مەبەستی نەبێت و ویست و ئیرادە و هەوڵ و تێکۆشانی بۆ نەبێت، ئەوە وەکو پێویست استیفادە لەو علمە ناکات. کەوا بوو ئەم ویست و ئیرادەیە زۆر گرنگە، ئینسان مەبەستی بێ، قەستی بێت، یعنی هەر دەبێ پێی بگەم ئینشاء الله خوا یاری و یاردە دەرم بێت، پشتیوانم بێ، هەر بە مەبەستی خۆ مەگەم. ئەوە زۆر گرنگە بۆ ئینسان ئیماندار. بەڵام ئەگەر کەسێک چۆنەڵێ جۆرێک لە خاوبوونەوەی تیابێ، جۆرێک لە تەمەڵی و تەوەزلی ڕووی تێ بکە، ئەمڕۆ حەزی لێ بێ بەیانی حەزی لێ نەبێت، ئەمڕۆ ویستی لێتی بەیانی ویستی لێ نییە، متەڕەدیدە لەو بینەیە، بخوێنم نەخوێنم نازانم، ئیستیفادەی دەبێ ئیستیفادەی نابێت. ئەمە وەک پێویست ئیستیفادە لە علم ناکات. بەڵێ شێ بۆمان دەخوێنێتەوە؟ خوێنەوە. الإرادة باب الوصول إلى العلم، لا شيء يدرك بدون السعي في طلبه، والإرادة التامة والهمة العالية هي التي تحمل صاحبها على تحصيل العلم وبذل الجهد واغتنام الأوقات لإدراكه. جا ئەگەر کەسێک مەبەستی بێ بە شتێک بگا، ئەوە دەبێ قوربانی بە چەند شتێک بدا، قوربانی بە کاتەکانی بدا بۆ ئەوەی کە بگا بە مەبەستی خۆی. هەموو شتێک وایە ئەگەر بتێ پێی بگەی دەبێ قوربانی بە هەندێک شت دەی، قوربانی بە کاتی خۆت دەدەی. جا چی شتێک هەیە لەوە پیرۆزتر بێت و گەورەتر و گرنگتر بێ کە ئینسان کاتی بۆ سەرف کات جگە لە عیلم؟ چ شتێک هەیە؟ علمی شەرعی. چ شتێک هەیە لەوە پیرۆزتر و چاکتر بێت کە ئینسان کاتی خۆی پێسەرف بکە؟ بێگومان هیچ شتێک چاکتر و باشتر نییە لە عیلم، لە علمی شەرعی. تەنانەت زانان و توانە علمی شەرعی و فێربوونی علمی شەرعی لە عیبادەتەکانیش چاکترە، چونکە هەرچی عیبادەتە تەنها سوودی بۆ خۆتە بێ، ئەمما هەرچی علمی شەرعی سوودی بۆ خۆت و غەیری خۆشت دەبێت. بەڵێ والبعض إنما يؤتي من همته الوضعية وعزيمته الميتة، ولذلك كان النبي صلى الله عليه وسلم يتعوذ من العجز والكسل، لأن العجز والكسل قاطع عن كل خير، كما أن العزيمة جالبة لكل خير. کەوا بوو تەماڵی و تەوەزەلی خاوبوونەوە ئەوە بێتە هۆکارەوەی کە ئینسان زۆر جار وەک پێویست فێر نەبێت، تێنەگا، شت لەبەر نەکا. ئەمە یەکێک لە هۆکارەکان. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەنای بەخوای گەورە و میهرەبان گردووە لەو تەماڵی و تەوەزەلیە، لەو بێدەسەڵاتیە. شتێکی ناشرینە، شتێکی خەتەرە لە ئینسانە بێت، لە ئینسانی مادارە هەبێ. ئینسان تەمەڵ بێت، تەوەزەل بێ، خاو بێ، خلیسک بێت. ئەمانە زۆر شتی خەتەرن، نابێت لە ژیانی طالب العلم ئەم شتانە ببیندرێت.
بەڵێ قال العلامة عبد الرحمن السعدي رحمه الله: فالعزم والثبات هما السبب الأكبر لنيل المطالبة المتنوعة ومن دعاء النبي صلى الله عليه وسلم: اللهم إني أسألك الثبات في الأمور في الأمر والعزيمة على الرشد، لأن بالأمرين يحصل الكمال للعبد. بەڵێ بەردەوام بە العزيمة على الرشد التي هي أمور الخير كلها، ثم الثبات على ذلك، والنقص أما من عدم العزيمة أو العزيمة على ما ليس برشد، وهي الأمور التي لا نفع فيها في الدين ولا في الدنيا، أو عدم الثبات الذي سببه التردد وعدم التصميم. فعلى من شرع في عمل الرشد نافع أن يوطن نفسه على تكميله من كل وجه، ويوجه له وجهته الظاهرة والباطنة، ولا يستبطئ النتيجة نافعة، بل يثابر عليه مثابرة الجازم الذي لا مثنوية عنده ولا تلوم. زۆر باشە کەوا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای کردووە، فەرمێتی ئەی پەروەردگار دامەزراوم بکە، سەباتم بەرێ، هیممەتم بەرێ، ورم بەرز بکە لە بەرامبەر چییە؟ لە هەموو کارێکی خێرە. جا لە باشترینی خێرەکان چییە؟ تەڵەبی عیلمە. ئەنجا سەباتشم بدەرێ لەسەری، بەردەوام بم، نەک هەر ڕۆژێک من حەزم لێ بێت، هەر هەفتەیەک بێ من مەبەستم بێ و ئارەزووی بکەم ئەو تەڵەبی عیلمە، ئەمما کە هەفتەیەک ڕۆی ترخاو بمەوە وەکو جاخی جارانم لێ بێ. نە، الثبات ئینسان چی بێ؟ ثباتی هەبێ لەسەر ئەو ویست و ئیرادەیە. ئەنجا بەچی دەگا؟ بە نەتیجە دەکا، و ناژبێ پەلە بکەیت. ئەتۆ هەفتەیەک هاتی دەرسە خوێنە، تەماشات کرد هەندێک شتێ لەبەرکردنە، هەندێک تێ ناگەی، هەندێک شتێ بینوسیتەوە، ئیمتیحانی تایە، هەندێک شتێ لەسەر نەفس قورسە، بەڵێ و نەتیجەیەکی واش نابینی وەک پێویست. خوا دەزانێ من ئەم کتابەکەی تەواوەکەم، نابێ ئینسان پەلە بکە. تەڵەبی عیلم وەکو هیچ شتێکی تر نییە، ئینسان نابێ پەلە بکە، وردە وردە هەنگاو بە هەنگاو عیلمەکان دەخوێنێ و مسابەڕە دەکا، بەردەوامی دەبێ و عەزیمەتی دەبێ لەسەر کارەکانی، لەسەر بیرکردنەوە و دەورکردنەوەی وانەکانی. ئەو وەختە بە ئیزنی خوای گەورە و میهرەبان لەو سەرەوە نەتیجە و بەروبوومێکی مثمر دەبینێ، بەروبوومەکانی ئینشاءڵڵا دڵخۆشی دەکا. هەموو شتێک هەروایە، ئینسان لە سەرەتاوە فترەیەکی زۆر ماندوو دەبێ، ئەو جاکە چی دەکا؟ لە ئاخیرەوە چی دەکا؟ ثەمەرە و بەروبوومەکەی دەخوا. جوتیارێک زۆر ماندوو دەبێت، باشە برا عەرزەکەی ڕێکەخا، عەرزەکەی دڕک و داڵی لێ دەرەکا، ئەنجا تۆوی دەکا، ئەنجا ئاوی دەدا، خزمەتیەکە، باشە دەی پارێزێ، باشە ئەنجا کە فترەیەکی دەدوای ئەوە، ئەو جاکە لە دوای ئەوە ئەنجا ثەمەرە و بەروبوومەکەی دەخوا. قیامەتیش هەروایە، ئەتۆ لە ژیانی دنیا زۆر هەوڵە دەی، زۆر ماندوو دەبی، زۆر لە خۆت شتی گوناه دەپارێزی، زۆر تاعەت و عیبادەت دەی کە لەسەر نەفست قورسە، لە دنیاش نەتیجە و ثەمەرەکەی نابینی، لە قیامەتا دەیبینی. بۆیە ئەمە چیەوێ؟ عەزیمەتی دەوێ، و هەروەها هیدایەتێکی ڕەبانی خوای گەورە و میهرەبانی دەوێت کە خوای تەعالا هاوکارت بێ، ئەوش بۆ دەبێت دوعا بکەی و پاڕێتەوە کە خوای گەورە و میهرەبان سابتت کە. بەڵێ قال ابن القيم رحمه الله: ولما كان هذا العهد الكريم والصراط المستقيم والنبأ العظيم لا يوصل إليه أبدا إلا من باب العلم والإرادة، فالإرادة باب الوصول إليه، والعلم مفتاح ذلك الباب، والمتوقف فتحه عليه. وكمال كل إنسان إنما يتم بهذين النوعين: همة ترقية، وعلم يبصره ويهديه. ئەم دوانە زۆر شتی گرنگن. ئینسان لەگەڵ ئەوەی کەوا عەزیمەتی حەزی هەیە، ئارەزووی تەڵەبی عیلمی هەیە، بەڵام دەبێ ئەوە لە چیا سەرفکە؟ ئەوە لە چی خاڵی کاتەوە؟ لە عیلم، لە عیلمێکی شەرعی، لە عیلمێکی ڕێکوپێک، لە عیلمێکی صحیح. ئەنجا ئیستیفادەی لێ دەکە و بەروبوومی دەبێ و بەردەوام دەبێ. بۆی هیچیان ببێ ئەو نابن. ئینسان هەر ئارەزووی عیلم بکا و عیلمە صحیح و دروستەکە لە بەردەستیا بێ، ئەمما ئەو هیچ هەوڵێکی بۆ نەدا، ئەوە هەرگیز فێری و عیلمە نابێت. و با هەر ویست و ئیرادەیەکشی هەبێ و حەز و ئارەزووی هەبێ، ئەمما عیلمێکی نادروست لە بەردەستیا بێ، فێری عەقیدەیەکی غەڵەت بێ، بە شێوەیەکی نادروست بێ فێری ئەو عیلمە بێ، ئەوە بە هیچ شێوەیەک ئەویش استیفادە لەو عیلمە ناگا و بەو نەتیجە و بەروبوومە ناگا کە خۆی ئارەزووی دەکات.
بلى. فإن مراتب السعادة فإن مراتب السعادة والفلاح إنما تفوت العبد من هاتين الجهتين أو من إحداهما، إما أن لا يكون له علم بها فلا يتحرك في طلبها، أو يكون عالما بها ولا تنهض همته إليه فلا يزال في حضيض طبعه محبوسا، وقلبه عن كماله الذي خلق له مصدودا منفوسا، قد أسام نفسه مع الأنعام راعيا مع الهمل، واستطاب لقيعات الراحة والبطالة، واستلان فرائض العجز والكسل. زور باشا، يعني دڵێ ئەسباب هەیە بۆ ئینسان جاری وایە ئارەزووی عیلم ناکە، حەزی بە عیلم نییە، حەز ناکە دابنیشێن، حەز ناکە تەڵەبی عیلم بکە، ئەو ئارەزوو مەبەستەی نییە. دەڵێ ئەسباب هەیە، هۆکار هەیە، هۆکارەکانی ڕاحەت و ئارەزوو بوون بە تایبەت لەم سەردەمەیە ئەجگار زۆرە. باشە، ئەوانەی کە نەفسی ئینسان ئیشتیهای دەکا و حەز و ئارەزووی لێ دەکا، خواردنە، خەوتنە، ئیسراحەتیە، باشە، دانیشتنە دیار خۆ مەشغوڵکردنەوە بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆی تەکنەلۆجیا و با بڵێن تۆڕە کۆمەڵایەتەکانە. باشە، ئینسان ئارەزووی ئەوانە ئاکا، نەفسی ئینسان بۆ شێوەیە تەماشای ئەوە بکە، بزانێ ئەوە چی لێ هات، ئەو ئەخبارە بزانێ، ئەوە بزانێ. ئینسان بە تەبعی خۆی ئەوەندە ئیشتیهای ئەو شتانە دەکا، ئەوەندە چی ناکە، نەفسی حەز بە تەڵەبی عیلم ناکە. بەڵام ئینسان دەبێت چی بکە، نەفسی خۆی لەو چوارچێوە بێنێتە دەرەوە. باشە، وا ڕامی بێنێ، وا ڕای بێنێ لەوەی کەوە حەزی بەو شتانە نەمێنێ و حەزی بە تەڵەبی عیلم بێت. باشە، دەبێت ئەو نەفسە چۆن ڕابێنی لەسەر ئەوەی کەوە حەز بە چی نەکا، حەز بەو شتانە نەکا کە عامی خەڵک خۆیان پێوە گردووە و هیچ سوودێکی نییە بۆیان. دەبێت ئەو نەفسە ئاها ڕابێنی، و ممکنە نەفس لەسەرەوە ڕابێنی، بەڵێ ممکنە نەفس لەسەرەوە ڕابێ. خوای گەورە باسی نەفسی مطمئینەی نەکردووە، یعنی بە چی دڵنیا بۆ ئارام بۆ، بە ذکری خوا، بە تاعەت و بە عیلم. ئەگەر بێت و لە ذکر و تاعەت و عیلمانە بێ، ئەو دڵە ئارام نابێ. وەختێک کە گوناه و تاوانێک دەکا، ئەبینێ سارد و سڕی و خاوخلیسکێکی تایە، ئەو نەفسە هەر لە خۆیەوە چیە بێ، منزەعیز دەبێ، بێزار و بێتاقەت و جاڕز دەبێ. باشە برا، دڵ سەغڵەتە بێ ئینسان. ئەگەر ئینسان دڵی زیندوو بێ و نەفسەکەی لەو نەفسانە بێ کە مطمئین، چکە نەفس چەند جۆرە؟ سێ نەفسە: نەفس الأمارة بالسوء، النفس اللوامة والنفس المطمئنة. جاء وقناغة أصل واي نفسية، إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. جاء بدو دري بيني قناغ بغناغ واي يبكي كوار راي بيني. حتى بيغمر صلى الله عليه وسلم ده فرميت سبارد بناس، فرمي لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به. هواه ئێمە زانین هەوا چییە؟ ئەمر بە ئینسان دەکە بەرەو خراپە. بەڵام ئەو نەفسە ئیمکان هەیە وا ڕامی بێنی کەوا حەز بکا بە شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، حەزی بە سونەتەکانی ئەو بێ. بەڵێ ئیمکان هەیە، بۆیە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام دەفەرمێ ئەو کەسە ئیمانی تەواوە، ئیمانی دامەزراوە وەختێکەوە هەوا و ئارەزۆکەی چییە؟ حەزی بە تاعەت و عیبادەت و شوێنکەوتنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، زیندووکردنەوەی سونەتەکانێتی. بەڵێ، لا كمن رفع له قد أبات غلبات شوقه إلا الهجرة إلى الله ورسوله ومحصت نفسه الرفقاء، إلا باب سبيل يرافقه في سبيله. جائترەوە ئەسبابی هەیە. بۆ نمونە تۆ ئەگەر هیچێک لە ئەسبابەکانی ئەوەی کەوا نەفس و ئارەزوو ڕابێنی لەسەر چی؟ لەسەر عیبادەت و حەزکردن لە عیلم، ئەوەی کە ڕەفیقێکی باش هەبێت، برادێکت هەبێ، ڕەفیقێکی چاکت هەبێ، هانت بدا، یارمەتیت بدا، لەگەڵ تابێ، دەستە بگرێ بۆ ئەوەی کەوا بەردەوام بن هەردووکتان لە چی؟ لەسەر ئەو ڕێگە پیرۆزە و لەسەر ئەو سەڕات المستەقیمە. بە پێچەوانەوە گەر ئینسان ڕەفیقی خراپی هەبێت، بەردەوام هانی بدا، بڵێ چی خۆت پێ مەشغوڵ کردو، چی ئیسیفادەیەک دەکەی، ئەمە خۆ تۆ خوا دەزانێ ئەمە شادی لەسەر وەرەگری یا وەرناگری، ئەمە چی ئیسیفادەیەکی دەبێ بۆ دنیات. ئەگەر ڕەفیقێکی لەو جۆرە هەبێ، لەوانەیە
کاریگەرێکی خراپی بەسەرتەوە هەبێت ڕۆژێ لە سارد دەکاتەوە بێتاقەت دەکا وال لێ کاکەوا لە دەرسەکان ساردت کاتەوە ئەمما بە پێچەوانە ئەگەر بێت برادر و ڕەفیقێکی چاکت هەبێت هانت بدا برام ئەمە هیچ نەبێ ئەمە توێشوویەکە بۆ خۆت بۆ قیامەتت بەرچاو ڕۆشنەبی کازانی چۆن عیبادەت بکەی بۆ خۆت بۆ ماڵت بۆ منداڵت بۆ چواردەورەکەت ینی هانتدا بۆ شتی چاکە بەڵێ ولما كان كمال الإرادة بحسب كمال مرادها وشرف العلم تابعا لشروط معلوم زۆر باشە دەڵێسی دەڵێ ئەم ئیرادەیە ویست و مەبەستە لە کەسێکەوە بۆ کەسێکشتر دەگۆڕێ ویست و ئیرادەکان لە کەسێکەوە بۆ کەسێکشتر دەگۆڕن هەیە زۆر ویست و ئیرادەی بەرزە زۆر مەبەستێتی ینی لێرە دەڕاتەوە کتێبەکانی داناخایتر هەتاوە خوبێتەوە ئەنجا کتێبەکەی بکاتەوە مشتاقی عیلمەکەیەتی ئەڕەتەوە تەماشاکە سەیری کتابەکەی کە خوێنێتەوە بزانە کامە مەطلوبە لێبەری دەکا لە کامە تێنەگەیشتە هەوڵەدا تێبگا حتا ئەو دەرسانش کەوانەی خوێندووە پەڕەکان هەڵەدا دەڵێ بزان باسی چیە کات تامەزرۆی ئەوەیە کە دەرسی داهاتوو بێتەوە ئەو لاپەڕانەی تر خوێنێتەوە یعنی ئەوهایە ئەمما کەسیشتر لەوانەیە وەک ئەو نەبێ ئەوش وەکو تەڵع عیلمەکە دانشێ لە دەرسەکەیە بەڵام ئەم دەرس ئەو دەرس کتێبەکە کاتەوە ئەوەندە تااقەتی نییە کە شتەکان لەبەر بکە ئەوەندە تااقەتی نییەکەوە بێوێت تێبگات دەرسێک ئامادە بێت و دەرس نایەت یعنی ئەمانە جیاوازن هەردووکیان ویست و ئیرادەیان هەیە بووی کە فێر بن بەڵام جیاوازی هەیە لە نێوان ویست و ئیرادەکانە جا ئینسان دەبێت کامیان هەڵبژێرێ چەند ویست و ئیرادەت باشتر بێ چەند ڕاز و مەبەستەکەت گەورەتر بێ و دامەزراوتر بێ ئەوەندە سوود زیاتر لە عیلمەکە وەرەگری باشتر وەری دەگری چاکتر فێرەبی جوانتر تێگەی و بەرەکەتشی زیاترە بێت بە پشتیوانی خۆی گەور و میهرەبان بەڵێ كانت نهاية سعادة العبد الذي لا سعادة له بدونها ولا حياة له إلا بها أن تكون إرادته متعلقة بالمراد الذي لا يبلى ولا يفوت زۆر باش دەڵێ وای لێدێ ئەم ئینسانە ئەوەندە خۆی پێوە دەگرێت بەم عیلمە و دەبێت جێگی مەبەستی ئیتر لەزەتی لێ وەردەگرێت چۆن ئەسحابی مەعاسی و ئەوانەی کە گوناه و تاوان نەکەن لەزەت وەرەگرن لە گوناه و تاوانەکانیان ئەم لە تەڵەبی عیلم بەو شێوە زیاتر لەوەش چونکە هیچ بە هیچ شێوەک مقارن ناکرێت يعني شيخ الإسلام دفرمي ماذا يريدون أعدائي أن يفعلوا بي دجمنا كانم ديانوي تشيم ليبكن إن جنتي في قلبي الله من بهشتكم وانا وضل معي يعني بو طلبي علمه بو دعو بانقواسيت دڵێ بەهشتێک لە دڵما دروست بووە لو يعلم الملوك وأبناء الملوك ما نحن فيه لجالدونا عليه بالسيوف دەڵێ لە خۆشی و خۆشحاڵیەکەین لەناخە ئەو خۆ لە سزنایە لە بەندین خانەیە چەندین گیرا و هەر لە زن چاوفاتی کرد دەفەرمێ ئەگەر پاشاکان و کوڕی پاشاکان بزانن ئێمە لە چ خۆشی و ناز و نیعمەتێکین ئەوە بە شمشێر بە شەڕ ئەهاتن لەگەڵمان تاوەکو ئەوانش پێ بگەن بەڵێ وعزمات همته مسافرة وعزمات همته مسافرة إلى حضرة الحي الذي لا يموت ولا سبيل له إلى هذه المطلب الأسنى والحظ الأوفى إلا بالعلم المولود عن عبده رسوله وخليله وحبيبه الذي بعثه لذلك داعيا وأقامه على هذه الطريق هاديا وجعله واسطة بينه وبين الأنام وداعيا لهم بإذنه إلى دار السلام گەورەترین شت کە ئینسان پێ بگات چییە ئەوەی کە بگاتە لقای خوای گەورە و میهرەبان و خوای گەورە لێ ڕازی بێت وانە لەوشت گەورەترەیە کە تۆ بڕۆی بەرەو پەروەردگارت و پەروەردگاری خۆت ببینی و وەختێ لە بەردەستی ئەوە ڕاوەسی لێت ڕازی بێ و خوای گەورە و میهرەبان عافەت بکە ئەوە گەورەترین شتەکە ئینسان پێ بگات ئینسان ئیماندار نابێ غەیری ئەو مەبەستە هیچ مەبەستی شتری هەبێت هیچ مەبەستی شتری ئینسان نابێ هەبێت و هەر شتێکی تر کە ئەنجامی دەدەی بۆ خاتری ئەمەیە تۆ بۆ تەڵەبی عیلمەکەی بۆی خوای گەورە و میهرەبان بناسی بۆ شێوەیە کە خوای گەورە و میهرەبان داوای لێ کردووی عیبادەت و پەرستش بۆ خوای گەورە و میهرەبان بکەی بۆ شێوەیە کە خوای گەورە و میهرەبان دەیەوێ یعنی ئەوەڵ و ئاخری هەموو ئەم وەسائلانە بۆ ئەوەیە کە ئینسان بە شێوەیەکی دروست و بە چاکترین و بە نزیکترین کات بگاتە خزمەتی پەروەردگاری جا چ شتێکی غێری علم
بە زووترین کات ئینسان بگەێنێتە خوای گەورە و میهرەبان و بە باشترین شێوە. من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. کورتترین ڕێگە و ئاسانترین ڕێگە بۆ گەیشتن بە پەروەردگار و ڕەزامەندی ئەو بریتە لە عیلمی شەرعی. هیچ ڕێگەیەک نییە لەو ئاسانتر بێت و هیچ ڕێگەیەک نییە لەمە کورتتر بێت. بۆیە ئەبوو بەکری سەدیق ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێت خلاف نییە لە ئەهلی سونە و جەماعە کە باشترینی سەحابەیە، خلاف نییە لە بینی ئومەتی ئیسلامیە کەوا باشترین کە لەناو سەحابەیەکێ ئەبوو بەکرە. بەڵکو لە دوای پێغەمبەران باشترین مرۆڤ بریتە لە ئەبوو بەکری سەدیق بەبێ اختلاف لە بینی عولەما. ئەبوو بەکری سەدیق ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە چ گەیشتۆتە ئەم مەنزیلەتە ئەم پلەپایە؟ بە زۆری عیبادەت؟ نە، سەحابی وا بوو لەو عیبادەتی زیاتر بووە. بە زۆری بەخشین سەدەقە و خێرات؟ نە، سەحابی وا بووە زۆر زۆر لەو زیاتر، دەبەقات ئەویشی بەخشیوە. ئەوتیان بۆچی؟ كان أعلم الصحابة، لهم الصحابة عالم تربوه، زانا بوه زانين أو صحابة كان بوه. جاء زانان دفرمون ولكن في شيء وقر في قلبه، ولكن بشيء وقر في قلبه. بهوي اشتكى ولا ضلوا دروني أبوه، بهوي علمه إنسان زور جاري واه اشتواكا يعني خلق ترناتو عن بكي، يعني بو نمونة علم فيرتكا كبتواني أو شتاني كعادات بكي بعبادة بوخوت، أو علم فيرتكا فيري إخلاصتكا فيري وتكا كعادتك كان شد بو بعبادة باشا. كوابو كساني ترهي زور خوان ماندو كردو أتو جلق لبريكي قربانيتي ولا بريكي كوا ستري عورتتكا أو بود بعبادة. جا قر كسي طلب علمنا كاما نازاني أو عبادتي وانا نسري زور شتي لم جور ديان وصدان شتي لم جوره هيا عالم بيغا بو نيته وبو رازو ما بستي كهيتي بو إرادي كهيتي عبادتي زور زور بخويتو مردكا وزور نزيق دبيتو لپروردگاري. سلمان كات معه بس سر باب اشتري برايك كم ما بخونت بخونه بره. بله لم بابيا مؤلف كتاب باز لشي دكا باز لبابتك زور گرنگ دكا اوش اوه كأصل لعلم اوه كلمة مستايك وري بقريت. أصل لعلم شيء اوه كلمة مستايك وري بقري علم بون شيوات دز بدساتوا همو ما مستايك كدرس دليتوا إلا لاي ما مستايك شتر درسي خويناوا لاي چندين ما مستا درسي خويناوا إجازي ورگردوا رقي بيدرا ورخصتي بيدرا وكواتي بكا أو علمانه بيان بكا ورونيا بكاتوا. ئەمەش زۆر گرنگە. ئەمەش ئەوەت پێ ئەڵێ کە ئینسان نابێ شەیخ و مامۆستاکەی تەنها کتێب بێ، تەنها بڵێ ئەوە کتێب هەیە ئەو هەموو کتێبە هەیە کاکە من بۆ خۆم کتێبەکانە خوێنمە و ئیتر لەسەر ئەساسی ئەوە دەتوانم چی بکەم پێ بگەم و علم فێر بم و خەڵکیش فێر بکەم. بڵێ این غەڵەتە ئەو کارە. ئەو مامۆستایە چییە؟ کلیلی تێگەیشتنی کتێبەکانە. ئێستا چەندین کتێبی گەورە هەیە لە ئومموهات و سەرچاوەکانی کتێب ئەتۆ گەربیان خوێنیتەوە لیان تێناگەی لە مستەلەحاتیان تێنە لە زاراوەی زانان تێناگەی. جا ئەو مامۆستایە فێرتەکە کە ئەم دەستە واژانە بۆ ئەو مانایانە بەکاردێن کابوو مامۆستا چییە کلیلی فێربوونی عیلمەکانە. جا تۆ گەر ئەو کلیلە ونکەیتەوە فێر نابیت. من كان شيخه كتابه كثر خطأه وقل صوابه زانان فەرمیانە. هەر کەسێ مامۆستاکەی کتێب بێ ئەوە ئەوەندەی کە هەڵە دەکا ئەوەندە نای پێکێ. بۆیە زۆر گرنگە ئینسان چی بکە؟ علمی شەرعی لای مامۆستایەک فێر بێ. بەڵێ بەڵێ من صحفی زۆر باشە. ئەم دوو زانان دەفەرمووت چێ ئێستا ئەقوالی عولەمای کەش دێ دەفەرمێ ئێوە علم لە کەسێک فێرمە بن کە نازانن ئەم مامۆستایە لای کێ دەرسی خوێنە، دەرسی خوێناوە یا دەرسی نەخوێناوە، وەری گرتووە یا لە عیلمەوە فێر لە کتێبەوە فێر بووە. باشە هەیە ئەمڕۆ ئەنتەرنێت بۆت بە مامۆستای هەر شتێکی لێ ئاڵۆز دەبێت سەر چێکە دەنووسێ و
ئیتر لە ئەنتەرنێت بۆی دەرەچێ هەموو ئەو معلوماتانی کەوە لە ئەنتەرنێتا هەیە جێی سقە و متمانە نییە چەند شت هەیە لە ئەنتەرنێت نووسراوە بۆ حەدیثێکاڵێ صحیح بچۆرە بۆ سەرچاوکە دەبینی وانە بە پێچەوانەوەیە تێگەی برا یعنی کەسی وا هەیە ئەن قەست بە ئەن قەستی دەکا بە ناوی زانایانەوە شت دەنووسێ و لە دوای ئەوە ڕوونە بێتەوە کە ئەم عالمە شتەی نەوتووە باشە ینی من ئەوم بۆ خۆم بینی و ئافرەتێک دەڵێ ئەمن جارێک لە جارەکان بە ناوی ئیبن عوثەیمینەوە فتوایەکەم جوابی فتوایەکەم داوەتەوە کە ئیبن عوثەیمین ئەو وتووە لە دوایەوە فترەیەکی زۆر تەوبەی کرد گەڕایەوە والله من خەڵک بە قسەیان دەکرا ها ئیبن عوثەیمین وا دەڵێ ئەو بۆ خۆی دەڵێ والله من ئەو شتەم نووسیوە ابن عثيمين وای نەوتووە من بۆیم هەڵبەستووە خەڵکش لە ئەنتەرنێت و لە ئەوەیە سحوفەکانە دەیخوێننەوە وا دەزانن ئەم زانای وای وتووە بۆی ئەمە غەڵەتە بۆیە لا يؤخذ العلم من صحفی کەسێک کەوا عیلمەکەی تەنها لە صحیفەکانەوە وەرگرێ لە لاپڕەی کتێبەکانەوە عیلم فێر بێ ئەوە عیلمی لێ وەرناگیرێ بەڵێ يعني دەفەرمێ بەستیە و یەکەوە دەبێ ئینسان لەسەر زاری مامۆستا و عالمەکانەوە علم فێر بێت نەک لە صحیفە و چێوە لە صحیفە و کتێبەکانە وەری بگرێ بەڵێ بەڵێ دەڵێ کەرتۆ لای مامۆستایەک دەرس بخوێنی سوودی هەیە قازانجی خۆی لە سوودەکانی چیەوە بۆ نمونە کاتەکەت بۆ کورتەکاتەوە ئەتۆ بۆ نمونە ئەتەوێت لە کتێبێک لە کتێبەکان تێبگەی ئەو مامۆستا بە 5 دقیقە حاڵی تەکا دەڵێ ئەم کتابە هی فڵان کەسە بازەوە دەکا ئەم دەستەواژانەی تایە بۆ ئەو بەکاردێ باشە ناوەڕۆکی ئەم کتابە بۆ ئەو مەبەستە و بۆ ئەو بابەتەیە ئەم کتابە ئەوەی کە باشە چیە تێیدا ئەوەی کەوا باش نییە تێیدا و هەڵی کردووە عالم و زاناکە تێیدا چییە تۆ ئەم شتانت بۆ ئەگەر تۆ بۆ خۆت کتێبەکە بخوێنیتەوە بتوێ ئەم زانیاریانە وەرگری لەوانەیە چەند مانگت پێویست بێ بەڵام ئەو مامۆستایە لە چەند دقەیەکە ئەو معلوماتە و عیلمت بۆ کورتەکاتەوە لە بەرزتەدا داێنێ کەوا بوو کاتەکەت بۆ کورتەکاتەوە بۆ کەمەکاتەوە بەڵێ زۆر باشە ئەمە هەدی سەحابە بووە سەحابە چۆن فێری عیلم بوونە لەبەردەستی پێغەمبەر دانیشتن عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئەمە سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەحابەی کۆ کردە و دانیشان فێریانی دەکرد بەو شێوەیە هاتووە ئەم عیلمە ئاوها دەست بەدەست وەرەگیرێت حتى ئەم ئاەتی کە هێناوێتی مؤلف وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل کە پێغەمبەر وفاتی نەکرد عەلەیهی سەڵات وسەلام بۆ سەحابە ئەم ئاەتەیان ناخوێندەوە هەمیان دەیان خوێندەوە بەڵام کەسێک نەبوو بۆیان ڕوون کاتەوە بۆیان شی بکاتەوە مشافەهەتەن لە کەسێکی وەرگرن و ئەو کەسەمە بەستی بێ کە ئەم ئاەتا خوێنێتەوە بۆ مەستێکیەتی حتا ئەبوبەکر لەسەر مینبەرەم ئاەتەی خوێنایەوە مشافەهەتەن لێیان بیست و قەست و مەبەستی ئەبوبەکریان زانی سەبارەت بەم ئاەتە ئەنجا کەوتیان وا دەزانین کە ئێمە ئەمڕۆ ئاەتاتوتە خوارەوە خۆ پێشتر دەمان خوێنایەوە بەڵام چونکە مشافەهەتەن وەریان نەگرد بوو لە کەسێکەوە کە ئەو کەسە مەبەستێتی کە بۆیان شیکاتەوە مانە مەبەستی ئەم ئاەتە ئەوە وەک پێویست چۆنەڵی ئیستیفادەیان لێ نەکرد بوو بەڵام کاتێ ئەبوبەکر ڕەحمەتی خوای لێبێ بۆیانی شی کردەوە فەرمی من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت بەڵێ
زۆر باشە دەڵێ هیچێک لەو سوودانیتەوە ئینسان لە مامۆستایەک عیلمەکە وەرگێ ئەوەیەکەوە پارێزراوە بێ لە زۆرێک لە غەڵەت و هەڵەوپەڵەکان لە خوێندنەوە لە تێگەیشتن لە فەهم و دیراسەکردن بۆ نمونە وەختی خۆی وەکو ئێستا نەبووە باشە برا ئەو نووسینانەوەیکەوە ئەو نووسینانێکەوە لەسەر لاپەڕەکان هەبووە چۆنەڵێ نقاتی نەبووە وەرە ئێستا لەسەر ئەم کتابە نقطەکانی هەڵگرە فتحە و کەسرە و ئەوانەی هەڵگرە اینجا کەسێک بێ بیخوێنێتەوە زۆر زەحمەتە بۆ کەسێک ئەگەر خوێنەواری نەبوو پێشتر یا زمانی عەرەبی نەزانی بێ وەک پێویست ئەوە ئەو وەختە هەڵەی زۆرەکە زۆر بە هەڵە تێگا باشە برا بۆیە ئەو مامۆستایە کاتێ بۆ دەخوێنێتەوە پێشتر وەری گردووە لەفظەکەت بە جوانی وەکو پێویست بۆ دەخوێنێتەوە و هەروەها هەڵە ناکەی لەو وەختێکەوە کتێبەکە دەخوێنیتەوە بۆیە نمونەیەک دێنێتەوە کە یحیای کوڕی قەتان لەگەڵ ئەو پێگە گەورەیەکەوە هەیە یەکێکە لە ئەئیمەی جەرح و تعدیل چونکە زۆرجار لەسەر کتێبەکان دەیخوێندەوە باشە برا ئیتیهامی هیشامی کوڕی عوڕوەی کردبوو بەچی بە اختلاط ینی تێکەڵێکی بۆ دروستبووە لە ئەواخیری عمریا وەک پێویست حیفزی بە قووەت نەبووە اختلاط یعنی ئاها تێکەڵی دەکا ئەم ئیسناد تێکەڵ بۆ مەتنە دەکا ئەم مەتن تێکەڵ بۆ ئیسنادە دەکا ئیسنادەکان تێکەڵەکە حیفظی وەکو جاران بە قووەتی نەما ئەو مەبەست لە چیە لە اختلاطە بەڵام ئیمامی ذەهەبی دەفەرمێ فإنك صحفي يعني پێی وتراوە ئەتۆ کەسێکی هەندێک جار لەسەر لاپەڕەکان شت دەخوێنیتەوە چونکە وەک پێویست مجالسی چیت نەکردووە ئەصحابی حەدیثت نەکردووە جا هیچ عاقڵێک هەیەکەوە هیشامی کوڕی عوڕوا لە مختەڵەتین و بخاتە ئەو ڕیزەوە ئەمە یەکێک بۆ لە ئەئیمە معقول نییە کە بچێتە ئەو ڕیزەوە بە هیچ شێوەیەک لەوانە نەبوو بەڵام هەر بینیوتێک لە کتێبەکان نووسراوەتەوە ئەوش ئەوی نەقڵ کردو ئەوی خوێناوەتەوە بۆیە فەرمێتی ئەعظەم الله ئەجرنا فیک بەڵێ ئەمە ینی زیاتر و باشتر فێری چی دەکا مناقەشەت دەکا مناظەرەت دەکا ئەتە بۆ نمونە ئەگەر بێت و لە بابەتێک لەم بابەتانە تێنەگەیت پرسیارەکەیت ئەرێ مامۆستا ئەو مانای چییە ئامۆستاش جواب تداتەوە بەڵام کە تۆ لە کتێب وەرەتگرت لە شتێک تێنەگەیت چی وەڵام تداتەوە باشە چێ وەڵامی پرسیارەکانت دەداتەوە بۆیە ئەو وەختە بەسەریا دەڕۆی و عیلمێکی زۆر شت دەفەوتێ بەڵێ ینی بەرەکەتێکی لە مەسیحرم زۆر جار ئینسان کە شتێک دەخوێنێتەوە وەک پێویستی تێ ناگات هەندێک فەوائید و سوود هەیە لە بەرچاوی نییە بەڵام کە مامۆستاکە خوێناوە یەکسەر تێگا بەرەکەت هەیە مەسیحرم بەرەکەت هەیە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە چەندین حەدیثە باسی کردووە ینی شوێنی تایبەتی پێگەی تایبەتی خۆی هەیە هەر بۆیە جاری وا هەیە تۆ بۆ حەدیثێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەی خوێنیتەوە بەڵێ هەندێک شتێ لێی تێگەی بەڵام مامۆستایەک زۆر باشتر لە تۆ حاڵی بۆتیە هەندێک فەوائید و سوودت پێڵێ فەوائیدی ئەو حەدیثە سوودەکانی ئەم حەدیثەت پێڵێ بۆ تەنووسێ ئەتۆ لە شوێنتر نایبینی بۆ خۆت دەینووسی و لای خۆت قایمی دەکەیت ئەو حەدیثانە سوودی ئەو حەدیثانە سوودی ئەم بابەتانە پێشتر تۆ نەزانی و ئەو مامۆستایە زۆر ماندوو بووە تاوەکو گەیشتووە بۆی کەوە ئەو سوودانە ئەو فەوائیدانە لەو حەدیثە دەربێنێ چەندین کتێبی خوێناوەتەوە باشە برا بە هەرزانی و بە مەجانی بەبێ بەرامبەر لە بەردەستی تۆی ئەو سوودانەدانێ کاتێکی زۆرت بۆ گەڕێنێتەوە گوڵە سەرتا و باسمان کرد بەڵێ
هەڵە بەردەوام بە. ئەوش دەڵێ ئەوجا ئەم سوود و وانانە و ئیسیفادانیشکەوە لە بەردەستی مامۆستاکە کە دانیشی فێرەبی بۆ ئەندازەیە فێری بکە ئینسانەکە چەند ئەدەبی هەبێت لە خزمەتی ئەو مامۆستایە، چەند ڕێزی لێ بگرێت، چەند احترامی بگرێت، احترامی موانەکەی بگرێت، احترامی دەرسەکەی بگرێت. باشە برا چەند خۆشەویستی و حب و ئارەزووی وانە و دەرسەکەی بکە، ئەوەندە زیاتر ئیسیفادە و سوودی بۆ دەبێت ئینشاءڵڵا. بەڵێ زۆر باشە. ئەو کەسێکەوە لای مامۆستا زیاتر دەرس دەخوێنێ زیاتر فێری ئەدەب و ئەخلاق و خۆڕۆشتی جوانە بێت. ئەگەر مامۆستاکە پێشتر خۆی چی بێت لە بەردەستی مامۆستایەکە دانیشت بێت. ئەمە باسمان کرد لە سەرەتاوە کە ئیمامی شافعی وەختێ لە بەردەستی ئیمامی مالیکا دانیشێ جاری وەها بوو توێتی ئاوم نەخواردەوە شەرمان لەبەر ئیمامی مالیک. باشە برە فەرمێتی لاپەڕی کتێبەکەم بە ئاسپایی بەرزە و کردوەوە هێنامەتە ئەمدی بۆی کەوا ئیمامی مالک بەتاقەت نەبێ، یعنی بەمانای کەلیمە لە قیمەت و لوتکەیە بوونە لە ڕێزکردن لە زانایانە. باشە برا و بەڵام ئەگەر کەسێک بە پێچەوانەوە لای مامۆستایان نەیخوێنێت، لای با بڵێن لە تەکنەلۆژیای ئەمڕۆ علم فێر بێ و لە کتێبەکانە فێر بێ، ئەو وەختە ئەو ئاداب و خۆڕۆشتەی نابێ وەک پێویست. دەماشاکەی زمانی زۆر زبرە بەرامبەر زانایان و ئەهلی علم قسەیان پێ دەکات، تانەیان لێدەنە، جنێویان پێدا، سوکاتیان پێەکە. ئەوە بەڵگە و دەلالەتە لەسەرەوەی ئەو کەسە لای مامۆستا فێری علمی شەرعی نەبووە، چونکە کە لە خزمەتی مامۆستایەکە دابنیشتایە ئەوە هیچ نەبوو، هەندێک ئاداب و خۆڕۆشت فێرە بوو لە کەمترینیان ڕێزگردنە لەو مامۆستایە کەوا علمی شەرعی بڵاوەکاتەوە. تۆ مۆنە مامۆستایەکە علمی شەرعی بڵاوەکاتەوە، دەرس و دروستی هەیە، تەڵەبە و قوتابی هەیە، وتاری جومعەی هەیە، باشە خوتبە و محاضراتی هەیە و فترەیەکی زۆرە لەسەر ئەو سلکە صحیحەیە، لەسەر ڕێبازی سەلەفی صالحە. ئەتۆ بێ تانەی لێ بنی، تەشەنی لێ بدەی و جنێوی پێ بدەی، سوکاتی پێ بکەی، ئیهانەی بکەی، بوهتانی بۆ بکەی، بەڕاستی ئەو کەسێکی کاری لەم جۆرە بکە ئەوە تەڵەبی علمی شەرعی نەکردووە لای مامۆستایەک. بەڵێ یعنی ابن حەزم ڕەحمەتی خوای لێبێ زانایان باسییان کردوەوە زمانی زبر بۆ لە کاتی مناقەشەکردنە، لە کاتی مناقەشەکردنی ئەدیلەکانە و بابەتە فقهیەکانە تۆزە زمانی زبر بوو بەرامبەر بەشێ بە عالمەکان ظاهری بووە. بۆیە زانایان وتیانە ئەم پیا وەک پێویست لە خزمەتی عالم و زاناکانەدا نەنیشتووە، چونکە لە عمرێکی تەئخیرە دەستی کردە تەڵەبی علم. بۆ نمونە لە عمری 36-37 ساڵیە دەستی کردە تەڵەبی علم، بۆیە زمانی زۆر زیبرێ لە کاتی مناقەشەکردنی ئەدیلەکانە، بابەتە فقهیەکانە سەبارەت بە فوقەهای هەر چوار مەذهەبەکە و عولەمای کەش بە شێوەیەکی گشتی. بۆیە زانایان دەڵێن ئەم پیاوە لەوانەیە شێخ و مامۆستای هەبوو بێ، بەڵام وەک پێویستە، بۆیە کتێبی خوێندوێتەوە، کتێبی زۆری خوێندوێتەوە، لەسەر ئەساسی ئەو کتێبانە ئەو بۆتە هۆکارێەوەی کەوا تۆزێ زمانی زبر بێ بەرامبەر بە زانایان لە کاتی مناقەشەکردنی هەر بابەتێک لە بابەتەکانە. بە ئەوەندە بەس بێ ئینشاءالله لە دەرسی داهاتوە سنت بابەتەکانی کە. وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه أجمعين. وزاتان بعد